زانایان تاقیکردنەوەی دیێنەیان بۆ تاڵەمووی هیتلەر کردووە بۆیان دەرکەوتووە ئەو یەکێ بۆ لەو کەسانی نەخۆشی گونەکانی هەبووە لەوانەشە یەک تێستکڵی هەبوو بێ و لە وەچەخستنەوەش باش نەبوو بێ نەخۆشیەکە بە ناوی جیناتیک پریدیسپۆزیشنە ئەنجامی تاقیکردنەوەکەش لە دۆکمنتارێکی نوێ بڵاوکرایەوە کە لە هەفتەی ڕابردوو لە جیهان پەخش کرا و جیهانی شۆک کرد من ژیرم دوای مانگێک دابڕان بە زانست و زانیاریەوە لە 24+ بێکەوە ژیر دەبینەوە دۆکمنتریەکی هیتلەر جیهان شۆک دەکات جگەلەوەی باسی تاقیکردنەوەی دیێنەیەکە و نەخۆشیە دەگمانەکەی دەکات لە تاقیکردنەوەی تاڵەمۆکەی هیتلەریش زانایان گەیشتنە ڕەچەڵەکی هیتلەر کە لێوەی هاتووە ئەوی ژەوەیە هیتلەر لە گروپێک لە ئەڵمانی ڕەسەن لە نەمساوە داری خانەوادەکەی دروست بووە هاتۆتە ئەڵمانیا یاخود دەچڵان یان جەرمەنی بێبوەستە تێستکڵەکانی هیتلەر لە دۆکمنتەریەکە هاتووە هیتلەر یەکێ بووە لەو کەسانی نەیتوانیوە بە ئاسانی منداڵ بنێتەوە هۆکارەکەشی هەبوونی نەخۆشیێکی دەگمەنە کە هەم کاریگەری کردوتە سەر ڕەفتاری هەم بایۆلۆجی ئەو سەرکردە خوێن ڕێژەش جگەلەوەش نەخۆشی ئۆتیزمی هەبووە کە لە گرتە ڤیددیویەکانیش لە دۆکمنتریەکە نمایش دەکرێت بە ئاسانی باڵسوکەوتی دیارە ئۆتیزمی هەیە و نەخۆشی بایپۆلەر دیسۆردەریشی هەبووە هەرچەندەم تاخیرنەوەیە بە شێوەیەکی زانستی ئەنجام درراوە بەڵام چونکە بەڵگە زانستەکەی ئالەدەستیانە چەند تاڵەموویەکی هیتلەرە لەو ژێرزەمینەی پێشەوەی خۆی تێدا بکوژێت دۆزراوەتەوە زانیان هێشتا ناتوانن بڵێن 100% زانیاری نوێەکان دروستن یان سەلمێنراون چونکە سامپڵەکان زۆر سنووردارن بەڵام زانیاریی زۆر باشن لەسەرەوەی ئەو پیاوە چۆن بووە و چۆن نەبووە لەمە دووە ئەپڵ ساڵانە 1 ملیارد دلار دەداتە گوگل بۆ ئەوەی ژیری دەستکردی جەمەنایی گوگل لەناو ئایفۆن و ئایپاد و کۆمپیوتەرەکانی ئەپڵ ببێتە سەرەکی و ژیری دەستکردی سیری پێ زیرەکتر بکات لە هەمان کاتیش ڕێکەوتنەکەی پێشوو هەردەمێنێ کە گوگل ساڵانە 20 ملیارد دلار دەداتە ئەپڵ بۆ ئەوەی وبسایتی سێرچی گوگل بە سەرەکی لەسەر ئایفۆن ببێنێتەوە کاتێ بەکارهێنان لە براوزەری سەفاری سێرچی شتێ بکەن گوگل دەبێتەوە واتە لەمە دووە تەنیا 19 ملیارد دلار لایەن گوگلەوە دەدرێتە ئەپڵ ملیارێک لە ژیری دەستکردەکەی وەردەگرێتەوە ئەپڵ خاوەنی زیاتر لە 4 تریلیۆن دلارە بەڵام تاوەکو ئێستا نەیتوانیوە لە بواری ژیری دەستکرد بگاتە ئاستی گوگل یاخود ChatGPT OpenAI ئەمەش دوو هۆکاری هەیە یەکەمیان ئەپڵ زۆر بە وریاییەوە لەگەڵ ژیری دەستکرد مامەڵە دەکات داتای بەکارهێنەر نەگاتە دەستی ژیری دەستکرد و وێنە و ڤیددیو و تێکستی لێبەر هەبێت بۆیش ئەپڵ ناوێت ژیری دەستکردەکەی هاوشێوی ڕکابەرەکانی خۆی دروست بکات تا نەکەوێتە حاڵەتی ئەوەی پرسیاری پرایڤسی داتای بەکارهێنەری لێ بکرێت بەڵام لایانی دووەمیش ئەوەیە کە ئەپڵ لە بابەتی سۆفتوێری سێرچ و ژیری دەستکرد تا ئێستا هیچ هەنگاوێکی باشی نەناوە تەنانەت ژیری دەستکردی سێرچی کە 10 ساڵ زیاتر لەسەر ئایفۆن و ئامریکانی ئەپڵ هەیە ژیرێکی دەستکردی زۆر زیرەک نییە و زۆر لە دواوەشە ئەپڵ نەیتوانیوە زیرەکتری بکات بۆیش تاوەکو ئەپڵ دەگاتە ئاستی ئەوەی ژیری دەستکردەکەی خۆی بەهێزتر بکات ناچارە گوگل جەمنای بۆ چەند ساڵێک بەکاربێنێت هێشتا دیار نییە بەڵام پێدەچێت لە سەرەتای ساڵی داهاتوەوە لە ڕێگەی ئەپدەیتێکەوە ئەپڵ ئەم هەنگاوە گەورەیە لەگەڵ گوگل ئاشکرا بکات و بەکارهێنەرانی ئایفۆن و ئامێرەکانی تریش سوود زیاتر لە ژیری دەستکردەکەی ئەپڵ وەربگرن بگومان بە سوپاسی گوگڵەوە زانایان کەڕوێکی ڕەشیان لەنەو وێستگەی ئەتۆمی چێرنۆبڵ لە ئۆکرانیا دۆزیەوە کە کەڕوەکە لەسەر پاشماوەی ئەتۆمی دەژیە و گەشە دەکات شتێ پێشتر تەنیا لە فیلمە خەیاڵە زانستیەکان بینرا و زانراوە بەڵام ئێستا بۆتە ڕاستی زانایان دەڵێن کەڕوەکە ڕەنجی ڕەشە لەسەر پاشماوەی ئەتۆمی گەشە دەکات شتێ پێشتر هەرگیز نەیان بینیوە و نەیان زانی زانایان دەڵێن ئەمەش دەرخەری ئەوەیە لە هەموو بارودۆخێکی سەرزەوی تەنان گرکان بێ یاخود ئەتۆمی بێ زیندەوەریان ڕوەک ژیان بۆ ژیان ڕێگایەک هەردەدۆزێتەوە تا بەردەوام بێت ناوی ئەم کەڕوە کلادۆ سپۆریەم سەفا سپێریەمە ڕێگایەکی سەیری زانستی هەیە کە لە ڕێگەیەوە نامراوە پێی دەوترێت ڕێدیۆ سینسس ئەنجام دەدا لە جیاتی وەرگرتنی تیشی خۆر شیکردنەوە بە وزەی ئەتۆمی دەکاتە ژیان لە پاشماوەی ئەتۆمی ئەو وزەیە وزە وەردەگرێت لە جیاتی لە ناوبردنی کەڕوەکە بەو وزەیە گەشە دەکات خۆی لەگەڵ دەگونجێن واتە پەرسەدنێکی گەورەیە لە ژینگی ژیان کە تازە مرۆڤەکان هەستیان پێکردووە بێگومان پێشتریش ئەم کەڕوە هەر هەبووە بەڵام ئێستا مرۆڤایەتی هەستی پێکردو و زانست توانیوێتی بە میتۆدی خۆی بیسەلمێنێت کە چۆنی کار دەکات بێگومان پێویست ناکە باسی چێرنۆبڵ بکەین بەڵام وێزگەی چێرنۆبڵ وێزگەیەکی ئەتۆمی سەردەمیەکی سۆڤیەت بوو بەهۆی کەمتەرخەمی و خراپی کواڵەتی کەرستەکان لە سەدەی ڕابردوو
تەقیەوە و چەندین کەس بەهۆی تیشتی ئەتۆمی ڕاستەخۆ لە شارەکە گیانی لەدەستدا سەدانی دیکەش تووشی سووتان و نەخۆشی بەهۆی بەرکەوتنی تیشتی ئەتۆمی بوون و یەکێک بوو لەوە کارەکانی ڕوخانی یەکێتی سۆڤێتی جاران تەنانەت جیابوونەوەی ئۆکراینیا لە رووسیا دوای ئەو ڕووداوانە و زنجیرەی ڕووداوی دیکە دەستی پێکرد و زنجیرێکی ناوازەش هەیە کە چیرۆکی بە شێشی زانستی ورد خولەک بە خولەک دەجێڕێتەوە بە ناوی چێرنۆبڵە ئەمریکیە و بێگومان رووسیاش زنجیرەیەکی دیکەی وەکو وەڵامێک بۆ زنجیرە ئەمریکیەکە دروست کرد کە ئەوانیش دەڵێن یاخود ئەوان دەڵێن دەستی سیایی ئەمریکی تێدا بووە بۆیە تەقیوەتەوە. لەوانەیە ئەمە گەورەترین تۆڕی جاڵجاڵۆکە بێ لە مێژوودا لە شوێنێک دۆزرابێتەوە لێکۆڵران لە ئاشکەوتێک لە چیایەک لە ئەلبانیا تۆڕی جاڵجاڵۆکەیەکیان دۆزیەوە کە 102 مەتر دووجایە پێشبینی دەکەن زیاتر لە 111,000 دانە جاڵجاڵۆکە لە ئەشکەوتەکە بژین و ئەم سپایدەر وێ بەشیان دروست کردە. شوێنەکە دەکەوێتە سەر سنووری ئەلبانیا و یۆنان لێکۆڵەران سەرسام بوون کەوا کەشوهەوای ئەشکەوتەکە ئەوەندە لەبارە ئەو جاڵجاڵۆکانە شوێنەکەیان هەرگیز بەجێ نەهێشتووە هەر لەو شوێنەدا زیادیان کردووە و هۆکارێکی دیکەش بێگومان دووری شوێنەکەی لە دەستی مرۆڤ کەوا ماڵەکەیان لێ تێک نەداون تەنانەت شوێنەکە ئەوەندە گەورەیە زانایان دەڵێن گەربێت و مرۆڤێک بەر ئەو تەڵەیە بکەوێ بەهۆی چڕی تاڵی جاڵجاڵۆکەکان ئەگەری هەیە نەتوانێت لێ ڕزگار بێت بە تێپەڕبوونی کات دەمرێ و دەبێتە خۆراک بۆ جاڵجاڵۆکەکان. جاڵجاڵۆکەکانیش لە جۆرێکی دەگبەن و شت نین تەنیا جۆرێکی ئاسایین کە لە ماڵەکان دەدوترێتەوە بە ناوی تێگلیریا دۆمەستیکە کە زیانێکی گەوریان بۆ مرۆڤ نییە بەڵام بۆ مێرو و زیندەوەری بچووک زۆر بە پلان دەتوانن هەزاران مێرو زیندەوەر لە چەند ڕۆژێک بەو تاڵانە بگرن بیانکەنە خۆراک و بۆ چەند ساڵێکیش هەڵیان بگرن. جا تاڵەکە ئەوەندە بە جوانی دروست دەکرێت زانایان دەڵێن خۆراکەکەیان تێک ناچێت بەرگێکی وای بۆ دروست دەکەن نەکەڕوو دەیکرێ نشی دەبێتەوە بۆ ساڵێک یاخود چەند ساڵێک وەکو فرێزەرێک دەتوانن هەڵی بگرن دواتر بە ئاسانی خۆراکی خۆیان بخۆن. ئەمە سوپای ڕۆبۆتەکەی چینە و لەسەر هەیکەلی مرۆڤ دروست کراوە و ئیدی لە کارگەکان ئەم ڕۆبۆتە شێوە مرۆڤانە لە جیاتی مرۆڤەکان دەست بە کارکردن دەکەن ناسناویان ناوە سوپای ڕۆبۆتەکەی چین ناوی ڕۆبۆتەکانیش نەوەی دووەمی وۆکەرە کە تایبەتە بە پیشەسازی گەورە وەکو پاکێجکردنی شتومەکەکان کۆمپانیا زەوەلاعەکانی گەیاندن یاخود کۆمپانیا گەورەکانی بەستانی بەرهەمەکان وەکو ئۆتۆمبیلە مۆبایلە یاخود گواستنەوەی شتومەکە لە کۆگاکانەوە بۆ ئامێرەکانی گەیاندن تەنانەت دەتوانن کاری لۆجستیک ئەنجام بدەن هەمووشیان بەیەک عەقڵ کار دەکەن ژیرێکی دەستکردە لە یەک کاتدا دەتوانێت قسە لەگەڵ سەدان ڕۆبۆت بکات هەمویان بێکەوە یەک کار ئەنجام بدەن و دەتوانن بۆ ماوەی 24 کاتژمێر لە 7 ڕۆژی هەفتە بێماندووبوون کار بکەن تەنیا چارجیان پێویستە و ساڵێ جارێکیش ئەگەر کێشەیەکیان میکانیکیان هەبێ چاک دەکرێنەوە بەڵام کۆمپانیا چینەکە کە ناوی یوبیتێکە ئەو ڕۆبۆتیان دروست کردووە دەڵێن زەمانمان بۆ 10 ساڵ هەیە جا ئەو کۆمپانیای ئێستا دەڵێ 500 بۆ 1000 دانە تا کۆتایی ئەم ساڵ ئامادەم بیگەێنە کۆمپانیەکان کە ئۆردەریان کردووە بەڵام شتێکی باشە بۆ داهاتووی کارکردن یاخودنا بە تایبەتی بۆ کرێکاران بێگومان لە چەند ساڵی داهاتوو بە دیار دەکەیتەوە چێ کاری لەدەست داوە. لە رووسیا پێشکەوتوترین ڕۆبۆتی ژیری دەستکرد هاوشێوەی مرۆڤ نمایشکرا بەڵام هەر لەسەر ستەیجەکە کەوتە خوارەوە ڤیددیۆکەشی لە ئۆنلاین بۆ ترێن زۆرێ دەنووسن کاکە بۆی نابێ نەچینین نە ئەمریکین تکایە زیاتر هەوڵ بدەن. لە پێشانگای تەکنەلۆژی لە رووسیا کۆمپانیایەک هەڵسا بە نمایشی ڕۆبۆتێک کە بە ژیری دەستکرد کار بکە جا ڕۆبۆتەکە لەسەر ستەیج نمایش کرا ڕۆبۆتەکەش بە گۆرانی فیلمەکانی ڕۆکی وەکۆی ڕامبۆ هاتە سەر ستەیج گۆرانی گەنەفڵای ناو پێکرا کە واتە دەفڕن زۆری نەبرد ڕۆبۆتەکە نەفری بەڵکو بەربەوە بوو بابەتێکی سۆشەڵ میدیا کۆمپانیەکە داوای لێبوردنی لە هەمووان کردووتی هەڵی تەکنیکی بوو گەرچی تاقیکاری ڕۆبۆتەکەیان سەرکەوتو نەبوو بەڵام زۆر تەکنەلۆژیان بەکارهێناوە کە زۆر پێشکەوتووان نمونە شتێکیان دروست کردو ئاشەی پێستی مرۆڤ لەسەر پێستی یاخود لەسەر دموچاوی ئەم ڕۆبۆتیان داناوە کاردانەوەی دەبێت کاتێ بتەوێت نمونە ماچی بکەی دموچاوی دەجوڵێ هەرچەندە ڕاستەکەی لەوانەیە مواصفاتەکانی کە نیشانیاندا سەرنجڕاکێش بن بەڵام تازە کار لە کار ترازاوە ئەو گەنجانە هەرچێک بکەن خەڵکی دەڵێن ئەو ڤیددیۆمان بینیوە مەحاڵە لە وەزعی ئێستا نەجاتتان ببێت. گەر دەتەوێت بۆ جارێکی دیکە قسە لەگەڵ کەسێکی مردود بکەیت ئەپێکیان دروست کردووە بە ژیری دەستکرد کەسە مردووەکە بە تەکنەلۆژیای دیجیتاڵی زیندوو دەکەنەوە دەتوانی قسەی لەگەڵ بکەیت ڕۆژانە چیرۆکی ڕۆژەکەتی بۆ بجێڕیتەوە ئەوە پێی تێپەڕبوونی کات زیاتر ئاشنات دەبێت تەنان دەتوانی بە ڤیددیۆی کۆنی ئەو کەسە کە مردووە دەنگەکەشت بۆ زیندوو دەکەنەوە کەوا دەنگەکەی بە ئەو بچێت
جا ئەو کۆمپانیایە کە ئەو ڤیددیۆی بڵاو کردێتەوە لە کۆمەڵگەی تەکنۆلۆژی تەنانەت گشتیش لێکدانەوەیکی جیاوازی بۆ کرد هەندێک لە خەڵکی بە کارێکی قێزەون و دوور لە ئیتیک لێکدانەوەیان بۆ کرد کە مرۆڤە مردوەکان بەم شێوەیە زیندوو بکەنەوە هەندێکیش بە چانسێکی باشی دەزان بۆ کەسانێک کە یادی مردوەکانیان دەکەن کەوا بۆ جارێکی دیکە یادیان بکەنەوە جا ئێستا شتێکی باشە یاخود خراپ ئەمەوە ئەمری واقعە تەکنۆلۆژیا بۆ هەموو شتێ بەکاردێ و هەموو جۆرە کارێکیش دەکەن بۆ ئەوەی ڕێگایەک بدۆزنەوە خەڵک ئەپ و خزمەتگوزاریەکانی ژیری دەستکرد بەکاربێنن و بێگومان بازارەکەی ئۆنلاینش ئازادە. دوای 232 ساڵ دوایین دراوی ئاسن لە ئەمریکا دروستکراوە ئیدی کۆتایی بە دروستکردنی پێنی لە ئەمریکا هات ئەمەش بە هەوڵێکی ترامپ بوو سەرۆکی ئەمریکا بۆ ئەوەی خەرجی حکوومەت کەم بکاتەوە بۆ ئەوەی ئەو کارانەی کەوا دەیکا ئەو شتانی خەڵکی سوودی لێوەرناگرن یەکێکە لەم کارانە بەم ڕێگایش ساڵانە 56 میلیۆن دلار دەگەڕێنێتەوە وڵاتەکەی کە چی دیکە دراوی ئاسن دروست ناکە. جا لە ڤیددیۆیەکە کە لە سوشال میدیا ترند بوو لە مەفتەیە ساتی دروستکردنی دوادراوی ئاسنی تۆمارکرا و بڵاو کرایەوە ئەمریکا دەڵێ ئەم دراوە ئاسنی لە بازار و دەستی خەڵک ماوە هەرکاری پێدەگرێت کە بەهاکەی نزیک دەبێتەوە لە 300 میلیارد دلار بەڵام چی دیکە دروستی ناکە. ئەمریکا دەڵێ هەر پێنیەک هەمان بەهای پێشووی دەبێت نابێت بە هیچ شێوەیەک لە هیچ شوێنێک بەهۆی دروست نەکردی نرخەکە و بەهاکەی بەرز بکرێتەوە بەڵام لە ئێستاوە لە ئۆنلاین بەتایش لە وێبسایتەکانی وەکو ئیبەی و ئەمازۆن بایسەدان دلار دراوی ئاستی دەفرۆشن بە نرخێکی لە خۆی گرانتر چونکە دەڵێن ئیدی نامێنێ و بۆ خۆتان هەڵی بگرن. یوتیوبەری بەناوبانجی ئەمریکی مستر بیست لە وڵاتی سعودیایە گەورەترین شاری یاری بە ناوی بیستلاند دەکاتەوە پێشبینیش دەکرێت لە ماوەی ساڵێک ملیۆنێک گەنج و منداڵ لە تەواوی جیهانەوە سەردانی بکەن کە بە ستایلێکی تاڵ تەکنۆلۆژی گەیمینگ دروست کراوە هەموو ئەو یاریانەی تێدایە کە مستر بیست لە ڤیددیۆکانی خۆی بەکاریان دەهێنێ لە چاڵنجەکانی خۆ هەڵدان بازدان مانەوە لە ژیان یاریکردن ئاو ساردی و گەرمی تەنانە ژووری تراپدۆر بە سەرکەوتنی یاخود هەندێک چاڵنج بەربیتەوە دەدۆڕێ و چەندین چالاکی دیکەی سەیر و سەمەرە مستر بیست لە چەند مانجی ڕابردن و ڕێککەوتنیی میلیۆن دلاری لەگەڵ حکوومەتی سعودیا واژۆ کرد کە بەشدار بێ لە ئینیشیتیڤی ڤیژن 2030 سعودیا بۆکردنەوەی سعودیا بەڕووی گەشتیارانی بیانی بە تایبەتیش بەڕووی گەنجان و منداڵان تاوەکو لە تەواوی جیهان خەڵک بەشدار بێت بۆ ئەوەی هاوشێوەی دووبەی لە خەلیج لە هەموو جیهانەوە سەردانی ئەو وڵاتە بکە. مستر بیست خاوەنی زۆرترین سەبسکرایبە لە یوتیوب زیاتر لە 451 میلیۆن سەبسکرایبی هەیە و ژمارەیەکی جیهانە لە بڵاوکردنەوەی ڤیددیۆی چاڵنجی مەترسیدار و قورس 100 میلیۆن ڤیو ڕۆژانە لە تەواوی جیهان کۆ دەکاتەوە و خەڵکێکی زۆر لە جیهان سەیری دەکات. بچووکترین فلاشی ساندیسک کە خاوەنی خێرایی 400 مگابتە لە ترکێک و تێرابایتێکیش بێ دروست کرا کە ئەو فلاشە یاخود هاردە بە خێرایی USB Type-C لەگەڵ مۆبایل کۆمپیوتەر یاخود رامێرێک کار دەکەن قەبارەکانی 64 گیگابایت 126 512 و تێرابایتێکیشی هەیە بە USB Type-C 3.2 کار دەکە کە یەکێکە لە خێراترین پۆرتەکە هەرچەندە ئەمە بچووکترین 1 تێرابایتی جیهان نییە بەڵام وەکو فلاشێکی بچووک بەو خێراییە لەلایەن ساندیسکەوە پێشکەوتنێکی گەورەیە بەڕووی قەبارە و بەرامبەر هێز و توانە و خێرایی بڕیارە لە چەند هەفتەی داهاتوو سەرەتا لە ئەمریکا ئەوروپا ئەم فلاشە نوێیە بڵاو بکرێتەوە تاوەکو ئێستا لە ئەمریکا دەڵێن نرخەکەی 120 دلارە بۆ تێرابایتێک. ئەم قاپە کە تەنیا سێوێکی لەسرە نرخەکەی لە ڕێستۆرانتێک 400 دلارە لەوانەیە بپرسم بۆ هۆکارەکەی تەنیا ئەوەیە دووکەڵێکی پێدا دەکەن کاتێککە ڤیددیۆی تۆمار دەکەی منزەڕێکی جوانی هەیە لە ئۆنلاین دەبیتە ترند جا ڤیددیۆکە لە ئۆنلاین کارتانەوەی گەورەی لێ دروست بوو ڤیددیۆکە تەنیا لە ئێکس 5.6 میلیۆن جار سەرەتا بینرا کە هەندێک دەڵێن شتێکی بێعقلانەیە و پارەسوتانە لە ڕێستۆرانتێکی ئەمریکی سەرەتا ئەم ترندە دووکەڵی سێوە 400 دلاری دەستی پێکرد ئێستا لە دووبەی ترندەکە بەردەوام ئێستا کەسایەتی بەناوبانکانی سوشال میدیا لە دووبەی ڤیددیۆ لەسەر ئەم ترندە دەکەن کە زۆرینەش هەر نایخۆن تەنیا بۆ ئەنجامدانی ڤیددیۆی ترندەکەی سوشال میدیا بە خەڵکی بڵێن ئاخەڵکی نامەش کردمان ئەوەش ترندەکە ڤیددیۆکی باشی بۆ پەیدا دەبێ. مایکل جاکسن مردووە بەڵام تەنیا لەم ساڵ 105 میلیۆن دلار قازانجی بەدەستێناوە وێبسایەتی فۆربس ڕایگەیان لەو کەسایەتیانی کە مردوون مایکل جاکسن زۆرترین پارەی لە 2025 دەستکەوتووە بڕەکەی 105 میلیۆن دلارە تەنیا لە ڕێگەی گۆرانیەکانی کە ئەو بازرگانیانەشی لە ڕێی گۆرانیەکانی ئەوە پارە کۆ دەکەنەوە جاکسن لە ساڵی 2009 لە تەمەنی 59 ساڵیدا کۆچی دوایی کرد بەڵام
لەو کاتەوە تاوەکوێستە بەردەوامە لە کۆکردنەوەی پارە. نمونە خانەوادەی جاکسن تەنیا ئەم ساڵ 50% مافی گۆرانەکانی مایکل جاکسنیان فرۆشتە کۆمپانیای سۆنی بە 600 میلیۆن دلار. نمایشێکی شانۆیی گۆرانی لە جیهاندا مافەکەی دراوەتە چەندین کۆمپانیای دیکە بە 300 میلیۆن دلار قازانج دەخەمێنرێت. تەنیا لە فرۆشتنی تکتەوە پارەیە کۆ دەکرێتەوە کە کەسێکی دیکە لە جیاتی مایکل جاکسنیش بەشداری لەو شانۆیە دەکات بێگومان چکە مردووە. لە لاس ڤێگاس تەنیا لەم ساڵ شانۆیە میوزیکاڵەکە 5,000 جار ئەنجام درراوە پارەیەکی خەیاڵیشی کۆ کردێتەوە. ئەمە جگەلەوەی ئەم ساڵ فیلمی مایکل جاکسن کە فیلمێکی بایۆگرافیە لە هۆلیوود بەرەماتوە بڵاو دەکرێتەوە. پێشبینیش دەکرێت تەنیا ئەم فیلمە نوێی مایکل جاکسن لە بۆکس ئۆفیسی جیهان نزیکەی ملیارێک دلار کۆ کاتەوە. واتە مایکل جاکسن بە مردوویش ملیۆنان دلار بۆ خانەوادەکەی هەر کۆ دەکاتەوە. کیم کارداشیان دەڵێن ناسا نەچۆتە سەر مانگ و هەموو ڤیدیۆیەکانیش فەیکن بڕۆنە تیکتۆک بەڵگەکان ببینن. سەرۆکی ناساش وەڵامی کیم کارداشیان دەداتەوە دەڵێ بەڵێ ئێمە 6 جار چوونێتە سەر مانگ جاری هەفتەمیش لەم 1-2 ساڵە دەبێ خۆت دەیبینی وەرە لامان بەڵگەکان لە نزیکەوە ببینە لە تیکتۆکیش بڵێ ڕادیۆ بوو. ئەم گفتوگۆیی کیم کارداشیان و ناسا کاردانەوەی لێکەوتەوە هەندێک دەڵێن وەرگرتنی زانیاری بە تایبەتی بەڵگەی زانستی لە تیکتۆک هەر ئەمەی لێ چاوەڕێ دەکرێت کە کەسایەتێکی جوانکاری ئافرەتان بە دەستگایەکی گەورەی وەکو ناسا دەڵێ ئێوە درۆ دەکەن شتەکانتان فەیکە. لە هەمان کاتیش هەندێک کەسی دیکە کە لای کیم کارداشیان دەگرن دەڵێن بەڵێ مرۆڤایەتی نەچۆتە سەر مانگ هەموو ئەو کارانە فەیکە. جا ئەو بابەتە گفتوگوۆیە بێگومان لە مێژە هەیە و هەر بەردەوامیش دەبێت. بەڵام سەرۆکی ناسام کیم کارداشیانی بانگشتی ناسا کردووە دەڵێ وەرە لای خۆمان بەڵگەکانن لە نزیکەوە نیشان دەدەین هەرچوو گومانێکیشت هەیە بە سادەیی بە زانستیانە بۆتی دەسەلمێنین تۆش لە تیکتۆک ڤیدیۆیە بکە بڵێ ئەمە ڕاستیەکانە واتە دەیانەوێت ڕادیۆ بە کیم کارداشیان بکەن. هەرچەندە کاریان دروستکردنی ئۆتۆمبیلی شاهانەی 9 میلیۆن دلاریە بەڵام ئەم جارە ڕۆز ڕۆیس کەشتی جەنگی کارەبایی بە وڵاتی هیندستان دروست دەکات. ڕۆز ڕۆیسی بریتانی کە هەرچەندە براندەکە لەلایەن کۆمپانیای تاتای هیندیەوە ئێستا خاوەندارێکی دەکرێت بەڵام هەر لە بەریتانیا ئۆتۆمبیلەکانی خۆیان دروست دەکەن هاوشێوەی ڕێنج ڕۆڤەر. نوێترین ڕێککەوتنی ڕۆز ڕۆیس لەگەڵ حکوومەتی هیندستانە بۆ دروستکردنی یەکەمین کەشتی جەنگی کە تەواو کارەباییە. ڕێککەوتنەکە بەکارهێنانی ئەزمموی ڕۆز ڕۆیسە لە دروستکردنی مەچینەی هایبرید و کارەبایی و لە ئامێری بێدەنگ مەچینەی بێدەنگ لە هەمان کاتیشدا بە شێوەیەکی ستێڵف بتوانن بەناو دەریادا گەشت بکەن بە هێزێکی زۆر. کارەکە لەلایەن ڕۆز ڕۆیس ئەنجام دەدرێت بەڵام هەر لە وڵاتی هیندستان ئەم کەشتیە دروست دەکرێت و بڕیارە یەکەم کەشتی لە ساڵی داهاتوو بنیاد بنرێت بدرێتە سوپای هیندستان. چی دیکە تەنیا پلەیستەیشن ئەکسبۆکس و نیتیندۆ کۆنسۆڵی یاریەکان دروست ناکەن. ئێستا چوارەمیش زیاد دەبێت کە ستیمە کە دەتوانێت یاریەکانی پلەیستەیشن ئەکسبۆکس بە شێوەیەکی نایاساییش نیتیندۆش وەرا بە شێوەیەکی فەرمیش کۆمپیوتەر کار پێ بکات. ڕێکە و کاری مایکرۆسۆفت دەیەوێت لە نەوەی داهاتوو ئەکسبۆکس ئەنجامی بدات. ئێستا کۆمپانیای ڤالڤ پێشەوان لەوەی کە دەیکەن دەیانەوێت کۆمپیوتەرێکی نوێی ستیم کە هاوشەوەی کۆنسۆڵ لەگەڵ تەلەڤیزیۆن بە کێبڵێکی سادە کۆنێکت بێت بە کۆنتڕۆلەرێکی بێ ماوس و کیبۆردیش کار بکە. هەرچەندە بێگومان دەتوانرێت بە ماوس و کیبۆرد کاری پێ بکرێ خودت بۆی بەسترێت بێتە دیسکتۆپ بەڵام زیاتر بۆ کەسانەیە یاریەکان لە ڕێگەی فرۆشگەی ستیمەوە لەسەر شاشەیەکی گەورە لە ماڵەوە ئەنجام بدەن ناوشەی پلەیستەیشن. وەکوی هێز و تواناش ڤاڵ دەڵێ 6 جار لە هاندهێڵدی ستیم دێک بەهێزترە خاوەنی قەبارەی 512 تا 2 تێرابایت ستۆرێجە و دەتوانرێت لە ڕێگەی مایکرۆ SD کاردیش بێگومان قەبارەی ئەم کۆمپیوتەرە کۆنسۆڵە هێشتا زیاتر بکرێت. لافتر ڕابردووە شاکرە یاری بەناوبانجی ڕێدێت بڕیارە بێتە سەر مۆبایل کە بێگومان کۆمپانیای ڕۆکستار نامۆنیە لەوەی یاریەکانی خۆی لەسەر مۆبایل بڵاو کاتەوە بەڵام ئەمە یەکەم جارە لە مێژوودا یاریەکی بەناوبانجی وەکو Red Dead Redemption کە بەشی یەکەمە لەسەر مۆبایل واتە لەسەر iOS و ئاندروید بڵاو بکرێتەوە واتە لەسەر تابلێتی وەکو ئایپاد و ئەندرویدەکانیش بەردەست دەبێت. واروەها هەر لەگە بڵاوبوونەوەی ئەم ڤێژنە نوێیە کۆمپانیای ڕۆکستار ڕایگەیاندووەکەوە یاریەکە دێتە سەر نەوەی ئێستای کۆنسۆڵەکانی وەکو پلەیستەیشن و ئەکسبۆکس بەو کەسانی کە ڤێژنی ڕابردووشیان هەیە لەسەر پلەیستەیشن و ئەکسبۆکس دەتوانن پارە نەدەن بە خۆڕایی بۆیان ئەپدەیت دەبێتەوە. ئەمە جگە لەوەی کە دەنگۆیەکی گەورەشەیە بەشی دووەمی یاریەکە Red Dead Redemption 2 ئەپدەیت بکرێتەوە بۆ پلەیستەیشن 5 و Xbox Series واتە کوالەتی یاریەکە بۆ 4K 60 فریم بەرز بێتەوە و ڕۆکستار دەڵێ ئەم یاریە Red Dead Redemption 1 کە دێتە سەر پلەیستەیشن 5 و Xbox Series کوالەتەکەی لە بۆ 4K بەرز دەکرێتەوە سیستمی تەکنۆلۆژیای HDR دەبێت بۆ تەلەڤیزیۆنی کە پاڵپشتی دەکەن و هەروەها یاریەکە بە 60 فرێمیش کار دەکات کە یاریەکی کۆنی ڕۆکستارە
یەکێکە لە یاریە بەناوبانگەکان ملیۆنان کۆپی لێفرۆشراوە چیرۆکەی جۆن مۆرسن دەجێڕێتەوە باسی پێش ڕووداوەکانی بێگومان بەشی دووەم دەکات ئاتەندا ئەو بەشی یەکەمە بەڵام باسی پێش بەشی دووەم دەکات جۆن مارسن نیشانەدا لە دەستی یاسا دێ ڕزگاری بێ بە ڕادستکردنی تاقمە ئەو تاقمێکە لە دەرەوە یاسان تاکو خێزان و مار منداڵەکەی بهێنێتە لای خۆی یاریشی بەناوبانگە بۆ کەسانی نیان کردووە ئەگە بە تایبەتی و کەسانی گەیمەرن یەکێکە لە باشترین یاریە چیرۆکیەکان لە مێژوودا کیل بیل یەکێک لە فیلمە هەر ناوازەکانی کوێنتن تارانتینۆ بڕیارە دووبارە بڵاو بکرێتەوە بەڵام بەشی یەکەم و دووەم دەکرێتە یەک فیلم فیلمەکەش سوار کاژمێر و 30 خولەک دەبێت و بڕیاریشە لە 5/12 ئەم ساڵ لە سینەماکان سەرەتا نمایش بکرێت دواتر لە ئۆنلاین بە شێوەی 4K دووبارە بڵاو دەکرێتەوە و کوێنتن تارانتینۆ بەڵێنی ئەوەشی داوە 15 خولەکی بردراو لە هەردوو فیلمی یەکەم و دووەمی کیل بیل دووبارە خود یەکەم جارە نیشان دەدا کیل بیل یەکێکە لەو زنجیرە فیلمانەی تارانتینۆ کە بە دوو بەش بڵاو کرایەوە بەڵام کاتێک تارانتینۆ کوێنتین دەرهێنەرێکی بەناوبانگی ئەمریکیە سەرەتا کە فیلمەکەی دروست کرد وەکو یەک فیلم دروستی کرد بەڵام فیلمەکە چوار کاژمێر بوو بۆیە کردێت دوو بەشەکەش لە ماوەی چەند مانگێک دوور لە یەک لە سینەماکان نمایشکران بێچێت لە باشترین کارەکانی کوێنتین تارانتینۆدا دەدرێت فیلمەکە بڕیار لە کۆتایی ئەم ساڵ بە یەک ڤێرژن بڵاو بکرێتەوە خۆشەویستان 24 پلەسم پێشەشکردن تاڵقەی داهاتوو یەکشەمەی داهاتوو خوداتان لەگەڵ